بەناوی خوای گەورە و میێرەبان دیارە من کە ئەمڕۆ خۆم کاندید کردووە بۆ پۆستی سەرۆکۆماری من ئەمەوێت پەیامێک بە هاوڵاتیانی خۆمان بگەێنم کە کۆتایی بێنین بەو نەریتەی کە بریتە لە ئیتفاقاتی کە لە دەرەوەی پەرلەمان ڕووبدا هەرەوەش کە بینین بۆ گەڕانەوەی شکۆمەندی زیاتر بۆ پێگەی سەرۆکایەتی کۆمار وەکو ئەوەی کە بینیومانە کە لە ئێستادا بەڕاستی ئەو نەوعە ڕێکەوتنانەی کە دەیبینین بۆ نمونە لە ماوەکانی پێشووتردا بینیمان حزبێک یاخود بە ناوی خۆی ناوەکە معارەزە یاخود ئەوانەی تریش کە بە ناوی معارەزە و ئەوانەوە داوای دەنگ لە دەسەڵاتەکەن کەواتە تۆ مانای چی ئەگەێنی ئەماگەر ئیتفاقێک نەبێ یاخود زۆجار لەوانەیەک معارەزەیەک بە 5 کورسیەوە ببێ بە ساحێبی 100 کورسی ئەمە خۆی لە خۆیدا هەمووی مانادارە با هاوڵاتیان بڕیار بدەن لەسەرەوەی کە ئەوانە ئایا یعنی چه ئیتفاقاتێکە ئایا قەراراتەکان لە دەرەوەی پەرلەمانە یاخود لە شوێنێکی کەیە چۆنچۆنیە ئەمە شکۆمەندی گەڕانەوەی شکۆمەندی زیاتر بۆ سەرۆکایەتی کۆمار بەوە ناکرێت لە پشتی مێزێکەوە بیت سیاستکردن بە فەنی ممکنات نییە لە سۆشیال میدیا و لە شوێنەکانەوە واتان بۆ دەکەم وات ئێمە تەجروبەیەکمانەیە ئێستا هەر ئەم بەڕاستی ئەم بینایە یعنی ئێستاکە ئەگەر هەرلێکی بیتەوە بیکەی بە شوێنێک یعنی بۆ مانەوەی ئەو هەژار و ئەو کەم دەرامەتانەی کە مانگانە کرێخان و بیناکان دەدەن بەڕاستی سوادێکی زۆری لێکرێ ئێستا کە ئەوەی ئەیبینین مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە پەرلەمان یعنی دەبێت بکرێ بە شوێنێک بۆ ئەوەی کە قەراری تێدا بدرێ بۆی کە سەرۆکایەتی کۆمار و یاخود بڵێن سەرۆک کۆماری تێدا هەڵبژێرێ ئەوەی بینیمانە لە ڕابردوودا زۆر جار لە ئێستەژا یەکێک لە برادەرەکان کە فێری ڕەفاهەتی ژیان بوون ئەوانە کاڵە شکۆمەندی ئەگەڕێنی نازانم شکۆمەندی لای ئەو چی دەگەێنێ ئێمە تەجروبەیەکمانەیە لێرەوە ئەڕۆنە عێراق لە عێراقەوە گەڕێنەوە ئێرە لێرەوە خۆیان هەڵبژێرن دووبارە ئەڕاتەوە ژنەکەی خۆی هەڵبژێرێ پیاوەکە خۆی هەڵبژێرێتەوە ئیتر تەبادولی لاعیبات و سینارۆ و ئەکتەر و ئەمانە ڕوویداوە بەڕاستی وەکو ڕوون واشکرا دەرچوون لەو پۆستە پێویستی بە ئیتفاقی سیاسی گەورە و گرنگ هەیە سەنافتان ئیتفاقی سیاستان لەگەڵ هیچ هەیە بەخۆی ئەو دەزانی چۆنە ئێمە دەبێت کۆتایی بێنین بەو نەریتەی کە ئیتفاقاتی سیاسی لە دەرەوەی پەرلەمان بکرێت ئێمە ئەگەر نمونەیەکتان پێ بڵێن ترامپ کابرایەکی بازرگانە بووە بە سەرۆکی کۆمار زیلنسکی ئەوەی ئۆکرانیا کابرایەکە ئەکتەرێکە بووە بە وڵاتێک بەڕێوە بە یعنی ئەوە نییە کە تۆ دەبێت چۆن بڵێ ئەو کەسانەی کە وەکو سیلسیلەیەک وابێت وەکو چۆن بڵێ وەکو کۆمەڵی حەلقە وابێت یعنی تۆ وا سەدەیەک نیو سەدا بڵێ هەر لە چەند کەسێکە ئەوە ببێتەوە قەتیسی بکەیت بۆیە دەکرێت زۆر جار ئەگەر بڕوامان بە ئەو دیموکراسیەت و ئەو ئازادی و ئەو فەزا گەورەی باسەکری ئەگەر هەبێت دەبێت دەنگیش بێنی یعنی لەسەر ئەو ئەساسی تاوان لەسەر ئەساسی ئەو مەهاراتانەی لەسەر ئەساسی شادە و بڕوانامە لەسەر ئەساسی ئەو مێژووی کە چەند ساڵە لەسەر ئەوم و سکاڵانەی لەسەر وەزیر و مدیر عام و قایمقام و محافظ یاخود لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ بڕوانامەی بەرز و مەهارات و چەندین زمان بزانی ئەمانش دەکرێت بکرێ بە پێوەەر ناکرێت تۆ ئیتفاقاتی سیاسی بکرێت داوات لە چێ کرد لە دەنگت پێ بدەن پێشترە تۆ ڕەحمەی زۆرن لە بۆ نمونە لە لیستی کاک عەلی حەمەد ساڵح و ئێستا داواکاری چێ دەنگت پێ بدە دەزانی چۆنە ئەوانیش یعنی چۆن بڵێ لە جۆرێک لە جۆرەکان بخۆیان لەوانەیە بازاڕی ئەوانیش لەسەر سیاستێکی فەنی ممکنات ینی مستحیلات نەبێت لەسەر سۆشیال میدیا و لەسەر ئەندێشتوانە بۆیە بەڕاستی دەکرێت ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ ڕازگۆ بنێ هەر کەسێک کە ڕازگۆ بێت لەگەڵ میلەتەکەی خۆیدا دەکرێت کۆمەڵە پێوەەر هەبێ بۆی کە کێ هەڵبژێری و کێ هەڵنەبژێری ناکرێت تۆ لەسەر ئیتفاقات بێ ینی دەکرێت قەیچێکە ینی ئەوانیش چۆن بڵێ بە 5 کورسیەوە 100 کورسی ینی تۆ خاوەنی 5 کورسی بی 100 بێنی ینی خۆی لە خۆیدا جێگەی گومانە با خەڵک هاوڵاتیان وەڵامی و پرسیارە بنەوە بۆیە دەکرێت ئەگەر کەسێکیش بێلایەن بێ وا باشترە بێلایەنێک هەڵبژێریت کە داوا نەکا لە دەنگی دەسەڵات دەنگی پێبدا داوا نەکا لە دەنگی نەتەوەکانی کە دەنگی پێبدا بەڵکو میلەتەکەی خۆی دەنگی ئەکرێ ینی تۆ بوا باشترە هاوزمانیەکی خۆت هاونیشتمانێکی خۆت ناڵی دەنگت پێ بدەن دەزانی چۆنە ئەمەی کە هەیە و دەیبینین
ئێمە لەوانەیە نتوانین کڕین و فرۆشتن بکەین سەفقات بکەین آخر لەوانەیە هەندێک جار پێویست بە سەفقات و کڕین و فرۆشتن بێ بەڵام لە پێش چاوی میلەت نا لە ژوورە تاریکەکان و لە شوێنەکانە بەڵام لە سۆشیال میدیا و لە تیڤەکانە بابەتی چکە هیچ کاندیدێکە بۆ ئەمڕۆکە دەرنەچێت ئەگەر کاندیدانە تەمان تێستە کرێتوانە کۆمەڵە تێستاتە بەڵێ ئەوانە ئیدی بەڕێگەی خۆیان تێستی دەکەن و ڕەفز دەکرێتەوە باشە کاک دکتۆر کەی دەست بە چوون بۆ لای لایەنەکان دەکەی شاندەکان دەنێری لە لای دەزانی یەک شتێک هەیە حقیقەتێک بۆی ڕوون بێتەوە لای میلەتەکەمان بەڕاستی وەکو پێم وتن ئەوەی کە هەیە و دەیبینێن هەمووی ئیتفاقاتی ژێربەژێر و لە دەرەوەی پەرلەمانە قەرارەتەکان دەدرێت بۆیە ئێمە دەبێت ئەوەمان لا ڕوون ببێتەوە کە ئەوەی دەیبینین لە ڕووکار و لە تیڤی و لە سۆشیال میدیا بابەتێکە و لە ناو پەرلەمان و لە خارجی پەرلەمانە بابەتی چکەیە ئەگەر هەر کەسێک لەم ڕۆژەدا بزنس و دارایی بابەتێکە دەوری خۆی بینێ ئەوە حقیقەتە سەفقات و ژێربەژێر ئەبێ وەڵامی ئەوە بدرێتەوە تۆ بە 5 کورسیەوە چۆن نتوانانی ئەو کورسیانە بێنی ئایا لەسەر چه ئەساسێک لەسەر ئەساسی مێژوو لەسەر ئەساسی مەهارات لەسەر ئەساسی سۆشیال میدیا و تیڤی یان لەسەر ئەساسی ئەوە چییە ینی ئەوە مەرجەکان تێدا بوو کاک ئێمە ئەوەی کە پێویست بوو کە توانیمان هەموو ئەو مەرجانە و چەندین کەسانی کەش کە بێلایەن بە بێلایەن خۆیان کاندید کردووە بۆیە من داوا دەکەم لەوانەی کە لە دەسەڵات نا من داوا دەکەم بتوانین لەم وڵاتەدا ئۆپۆزیسیۆنێک دروست ببێ بەرەیەک دروست بێ کە بە جددی دەنگی هاوڵاتیان و ینی خەڵکی ئەو بەشقورایی ئەم میلەتە بێ بۆیە دەنگدان بە کاندیدەکانی سربەخۆکان ئەوانەی کە خۆیان بەربژێر کردووە دەلالێتێکە لەوەی کە ئازادی و دیموکراسی بەس یەک پرسیار چی بۆ کوردەکەی ئەگەر بوویە سەر کۆمار بۆن لەکار ئەو کاتە ئێمە بەڕاستی ئەوەی کە هەیە و ئەیبینی ئێمە با پێ بڵم هەوڵ دەدەم طبعا پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی سیادیە هێکێک لەوانەیە کە ئێمە ڕۆژانە ژیانمان ڕوبەڕووی خۆراک و دەرمان و ئاو هەوا و ژینگەیەکی نەخوازراوە بێ لە ڕووی تەندروستیەوە بتوانم مطمئینی و دڵنیایی بدەم بە هاوڵاتیانی خۆمان لە ڕووی ئاو هەوا و ژینگە و دەرمان و خۆراکەکانی کە ڕۆژانە بەکاری دێن ئەمە خاڵی ئەساسیات بێ و دواتریش بتوانین دیموکراسیەت و ئەو مافانەی کە هاوڵاتیان بتوانن چۆن بڵێ لە ڕێگای سەرۆکایەتی کۆمارەوە کە پارێزگاری لە دەستور بکرێت چکە پۆستێکی سیادیە و لە ڕێگای ئەو پۆستە بتوانین دەستور بپارێزین و مافی هاوڵاتیانی تێدا فەرام بکەین پەیامێکی کورد بۆ گەلی عێراق بە عەرەبی بڵێ خۆت هەڵبژاردێ و پۆستی سەرۆک کۆمارەوە مەبەستەوەی بە عەرەبیە بە کوردی پەیامێک بدە بۆ لایەنە عەرەبیەکان بۆ لایەنە عەرەبیەکان طبعا أني أريد أودي لكم الرسالة أنا أريد أودي لكم الرسالة واضحة إلى أعضاء البرلمان العراق أريد يشوف منو عنده مهارات حتى يصوتوا وبعدين حتى يفتهمون الحق المواطن والشعب طبعا